بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەڕێزان ئازیزان با باسی ڕۆڵی تاکتان بۆ بکەم بەرامبەر بە مافەکانی. طبعاً ئەگەر تەماشای هەر یاسا و دەستورێک بکەین کۆمەڵێک مافی بە تاک داوە، بە تایبەتیش بەرنامەی ئیسلام. ئیسلام تەنیا مافی بە ئینسان نەداوە، بەڵکو مافی بە حەیواناتیش داوە، بە تایبەتیش ئینسان. ئەگەر تەماشای قورئان و سوننە بکەین لە کۆمەڵێک ڕۆوە، لە ڕووی سیاسی، لە ڕووی ئەمنی، لە ڕووی ئابووری، لە ڕووی جڤاکی، لە ڕووی مافی مرۆڤەوە کۆمەڵێک مافی بە مرۆڤە داوە. بەڵام بەداخەوە هەندێک جار مافەکانی نایەنە دێ. لە پای چی؟ لە پای ئەوەی خەڵکێک سەرکردایەتی دەکا، خەڵکێک حکومڕانی دەکا کە خراپن، کە ستەمکارن، کە چەوسێ نەرەون، کە داپلۆسێنەرن، کە دکتاتۆرن. لە ئەنجامی ئەوە ئەو تاکە لە مافەکانی خۆی مەحروم دەکا، لە خزمەتی خۆی مەحروم دەکا. ئەگەر هەر حکم و دەسەڵاتێک لە شوێنێک هەبی پێویستە ئەو پەڕی خزمەتگوزاری بەرپا بکە. بە تایبەتی ئەمڕۆ کە لە هەرێمی کوردستان دەبینین داهاتێکی زۆر و زەوەند هەیە، بەڵام بەداخەوە دیار نییە. یعنی حیفە لە هەرێمی کوردستان بگوترێ حکوومەت 30 ملیارد دۆلار قەرزارە. ئایا قەرزاری چییە؟ بۆ دەستنیشانی ناکەن؟ قەرزاری چ وڵاتێکە؟ یعنی ئەوەندە قەرزارە تەنانەت نەوەکانی ئێمەشی قەرزاری یعنی خەڵک کردووە، قەرزاربار کردووە. جا بەڕاستی یعنی ئەم حکوومەتە دائیمەن هەوڵی داوە کار بۆ خەڵکی خۆی بکە. ئەو خەڵکانەی لەگەڵ حزبی خۆینی، لەگەڵ کوتلەی خۆینی، لەگەڵ شەخصی خۆینی، تەنانەت هەندێک هەن لە نێو هەردوو لایەنە دەسەڵاتدارەکانیش لە هەرێمی کوردستان مەحرومن، بێمافن، مافیان خوراوە، تەنانەت شۆڕشیان کردووە، تەنانەت جینۆساید کراون، تەنانەت چیمیاباران کراون، تەنانەت خانەوادەکەیان لێدراوە، بەڵام بەداخەوە مافیان خوراوە. بۆیە پێویستە تاک هەمیشە بەرامبەر بەدەسەڵات بۆستێتەوە لە پێناو بەدەستێنانی مافەکانی خۆی. کە زۆر جار دەگوترێ ماف دەستێنرێ نادرێ، بە تایبەتیش بەرامبەر بەدەسەڵاتێک کە ستەم لە خەڵک بکە. ئەگەر بێت و تاک لەسەر مافی خۆی بەجواب نەبی، ئەم دەسەڵاتە مافەکانی تاک نادات.